الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. بینەرانی بەڕێز و ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری لە زنجیرەیەکی تر لە زنجیرە بابەتەکانی پاداش لە جۆری کردەوەیە لە خزمەتتانە ئەبم. بێگومان هەروەکو چۆن کردارە باشەکان بە قەدەری باشەکەی خۆی و بە فەزڵی خوا زیاتر لەوەش پاداشی بۆ هەیە، بە هەمان شێوە هەر کردەوەیەکی خراپیش ئەنجام بدەین ئەوە بە قەدەر کردەوەکە نەک زیاتر خوای پەروەردگار سزامان ئەدات کە ویستی لێبێت. جایشێک لەو کردەوانە بریتیە لە سزادانی خوای پەروەردگار بۆ ئەو کەسانەی کە نیعمەتەکانی خوا ئەگۆڕن و سپاسی خوای پەروەردگار ناکەن لەسەر نیعمەتەکانی. بۆیە بێگومان کاتێک کە بەندەی موسڵمان مەساری عەمەلەکانی خۆی گۆڕی، شێوازی عەمەل و کردەوەکانی خۆی گۆڕی، جا بۆ خێر بێدیان بۆ شەڕ بێت، ئەوە بێگومان پاداشتەکەی بۆ خێریان بۆ شەڕ ئەگەڕێت و ئەسوڕێت. هەر بۆیە پەروەردگارمان لە قورئانی پیرۆزە ئەفەرموێت: ذلك بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم وأن الله لسميع عليم. پەروەردگارمان ئەفەرمێت ذلك واتە ئەو گرتنەی خوا، ئەو سزایی خوای پەروەردگار، ئەو عیقابەی خوای پەروەردگار کاتێک کە بۆ قەومێک دێت کاتێک کە نیعمەتی خۆیان بەسرا ڕژاوە، هۆکارەکەی ئەوەیە کە يغير ما بأنفسهم. واتە چیان کردووە؟ يغير ما بأنفسهم بالكفران وترك الشكر. کوفری نیعمەتی خۆیان کردووە و هەروەها وازیان لە سوپاسگوزاری خوا هێناوە، بۆیە خوای پەروەردگاریش ئەو نیعمەتەی کە کردێتی بەسەریانە لیان وەرئەگرێتەوە. و بێگومان خوای پەروەردگار ئەبیستێت و هەروەها عیلمی تەواوی هەیە، ئاگای لێمانە چاک ئەنجام بدەینیان خراپ، و پاداش و سزای خوای پەروەردگاریش بەپێی عەمەلەکانی خۆمان گۆڕانکاری بەسەرایەت. هەر بۆیە پێویستە لەسەرمان کە هەرگیز ناشکری خوای پەروەردگار نەکەین لەسەر نیعمەتەکانی، هەتاوەکو خوای پەروەردگار بەهۆی ئەوە سزامان نەدا. پەروەردگارمان لە ئایەتێکی ترا فەرمووێت: إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له. پەروەردگارمان ئەفەرموێت بەڕاستی پەروەردگاری ئێوە هیچ قەومێک ناگۆڕێت، خوای پەروەردگار نیعمەتیان لێوەرناگرێتەوە حتى يغيروا ما بأنفسهم، هەتاوەکو بۆ خۆیان وانەکەن کە خوا لێیان وەرگێتەوە بەهۆی مەعسیەتەوە، بەهۆی کردەوەکردن بە ناشەرعیەکانەوە، بە محەڕەماتەوە، بەهۆی سنوور بەزاندنی خوای پەروەردگارەوە. کاتێک کە ئەویان ئەنجامدا وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له. ئەگەر خوای پەروەردگار ویستی لێبێ کە قەومێک تووشی سوء بکات، واتە العذاب والبلاء، تووشی سزایان بکات، تووشی بەڵا و مصیبەت و مەشاکیل و فیتەنیان بکات، فلا مرد له، ئەوە بەڕاستی سزای خوای پەروەردگار بە هیچ کەسێک ناگەڕێتەوە. ئەو وڵاتانەی کە خوای پەروەردگار سزایان ئەدات، ئەو وڵاتە زلهێزە گەورە بێباوەڕانە چەندە پێشکەوتون لە تەکنۆلۆژیای دنیایی، چەندە قووەت و هێزیان بە قووەتە و هەروەها کەسانێکن لە بواری دنیاییدا پێشکەوتون، بەڵام ناتوان سزای خوا لە خۆیان بگێڕنەوە. زەمین لەرزەیەک، لافاوێک، عیقابێکی خوای پەروەردگار دێت بە سەدان و بە هەزاران لە خەڵکی لەناو ئەبات، و هەروەها خەڵکی تەواو شەکەت و ماندوو ئەکات، ماڵ و خان و شارەکانیان تێکەدا، کۆشک و تەلار و سامان و سیاران ئەبات، یاخود بە زەمین لەرزەیەک ڕوخێ بەسەریاندا. ئەوە وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له. خوای پەروەردگار ویستی لێی بوو تووشی سوء و خراپەیان کە بەهۆی خراپەی خۆیانەوە یەخەی گرتوون، کەس ناتوانێت بیگێڕێتەوە. بەڕێز و خۆشەویستەکانم، کەواتە هەروەکو چۆن لە فرموودەکەی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام: هیچ قەومانێک نین، هیچ گەلێک نییە زیناکردن و بەدڕەوشتی تێیدا بڵاو بێتەوە ئیلا خوای پەروەردگار تووشی مەڕەضیانەکە، تووشی نەخۆشیانەکە، کۆمەڵە نەخۆشیەک لە ناویانە بڵاو ئەبێتەوە کە لەم تەکن فی ئەسلافهم الذین مەضەو، لە پێشوەکانیان شتی وایان نەبینیوە. نەخۆشی سەیلان، نەخۆشی زوهری، نەخۆشی ئایدز کە بڵاو بۆتەوە لە وڵاتانی بێباوەڕ بە تایبەتی. ئەمانە سزای خوای پەروەردگارە بۆ بەدڕەوشت و خراپەکار و زیناکارەکان.
هەر بۆیە خراپیان ئەنجامدا خوای پەروەردگار تووشی مەڕەڵ و خراپیان ئەکات و هەروەها فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام هیچ قەومێک نییە مەنعی زەکات بکەن زەکاتی ماڵیان دەرنەکەن ئیلا خوای پەروەردگار مونیع القەطرە من السەماء لە ئاسمانەوە بارانیان لێ ئەگرێتەوە خراپیان ئەنجامدا بەهۆی ئەو بارانەوە کە باری ئەو دانەوێڵە کە پێگەیشت ئەو میوەهاتەی بەرهەم هات پارە دەست من و تۆکەوت بەهۆیەوە بەڵام لە میوەهاتەکە لە دانەوێڵەکە لە پارە و ماڵ و سامانەکە حەقی خوامان دەرنەکرد زەکاتمان نەدا ئەو کاتە خوای پەروەردگار ئەو بارانە ئەگرێتەوە کە بوو بە هۆکاری ئەو ڕزقە ئەو بارانە ئەگرێتەوە کەواتە پاداشت لە جۆری کردەوەیە سزایش لە جۆری کردەوەیە بە هەمان شێوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هیچ قەوم و گەلێک نییە کە تەرازوبازی فێڵکردن و خیانەت لە کردن و فرۆشتن لە ناویان بڵاو بێتەوە ئیلا خوای پەروەردگار سوڵتان و دەسەڵاتداری ستەمکار زاڵ ئەکا بەسەریانە کەواتە لە هەر قەوم و گەلێکدا مەڕەضی ترسناک بڵاو بووەوە نەخۆشی ترسناک و کوشندە هۆکارەکەی ئەوەی بەدڕەوشی تیاندا زۆر بووە لە هەر گەل و قەومێکدا بێبارانی ڕوویدا